سڵاوتان لە بێم کاتتان باش ئازیزان من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشڕەوەن دووبارە هاتمەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ خانمێک میوانما کە هەمیشە لە نێو خەڵکدا بووە، تێکۆشەرێکی نەبەرد و خەمخۆرێکی باشی پێشمەرگە بوو و خۆنەویستانە تێکۆشاوە لە پێناو کورد و ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی. ژنێک هەمیشە پارێزەری چینی هەژار و کەم دەست بووە، بوێرانە بەرامبەر سەختیەکانی ژیان جەنگاوە. ڕابردوو شاهیدێکی ڕاستەقینە و بەڵگەیەکی حاشا هەڵنەگرێت لەسەر توانە و ئەزمموی بەڕێزیان. تموحی خزمەتکردنی ئەم خانمە وای کردووە کە جیاوازتر لەوانەی دیکە خزمەت بکات و کۆڵ نەدات لە ئاسنەنگیەکان. ئەمڕۆ بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کە گفتوگوی لەگەڵ دەکەین، باسی بەشێک لە ئەزمون و توانای بەڕێزیانەکەین کە چۆن توانێتی بەرامبەر ئەو هەموو ناڕەحەتیانە یاخود ئەو هەموو کارە پێکەوە گرێ بدات و جێدەستی لە هەموو کارەکاندا دیار بێت. ئەوش دکتۆرە دڵپاک تاهیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دکتۆرێ زۆر بەخێربەی خۆشحاڵت کردین، گەورەت کردین. زۆر سپاس. پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکان سیڤێکمان لەسەر بەڕێزت ئامادە کردووە، پێمان خۆشە بینەری بین و دواتر دەست بە گفتوگۆکانەکەین. فەرموون با پێکەوە بینەری ئەم سیڤەی دکتۆرە دڵپاک تاهیر بین. ناوی دڵپاک تاهیر دەروێشە و خەڵکی شاری کەرکووکە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لا کەرکووک تەواو کردووە. لە ساڵی 1970 دەچێتە تەلەڤیزیۆنی کەرکووک و بۆ ماوەی 5 ساڵ بەرنامەیەک بە ناوی شەوچەرەی هونەری پێشکەش دەکات کە بەهۆیەوە دەبێتە یەکێک لە ئەستێرەکانی ڕاگەیاندن. پاش گفتوگۆی ڕژێمی پێشووی سەرکردایەتی شۆڕشوێنێ وەک فەرمانبەر لا بەڕێوەبەرایەتی شانۆی هەولێردا دەمەزرێت. خاوەن ئەرشیفێکی دەوڵەمەندە لا بەرهەمی شانۆ و دراما وەک خەج و سیامەند، قەڵای دمدم و گۆرێلا و زۆرێکی تر. لا 11 1997 لەگەڵ چەند ژنێکی هاوڕێی هێزی پێشمەرگەی ژناندا دەمەزرێنن. ساڵی 1998 دەچێتە یەکەم خولی کۆلێژی یاسای زانکۆی سلێمانی و بە سەرکەوتووی بڕوانامەی بەکالۆروێت لە یاسا وەردەگرێت. ساڵی 2010 بڕوانامەی ماستەر لە یاسا لە زانکۆی سلێمانی وەردەگرێت. لە ساڵی 2021دا بڕوانامەی دکتۆرا لە بواری یاسای نێودەوڵەتی و بە تایبەتر کەیسی جینۆسایدی یەزیدیەکان هەر لە زانکۆی سلێمانی وەردەگرێت. هەر لەو ساڵەشدا لە کۆنگرەی چواری یەکێتیدا دەبێت ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەربازنەی کەرکووک. جگە لەو کارەشی ئێستا مامۆستایە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لا بەشی پەیوەندیەکان و بازارگەری. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان، کاتێوە هاتووە کە ڕۆبەڕووی پرسیارەکانی بکەنەوە گفتوگۆیەکی کراوی لەگەڵ ئەنجام بدەین. دووبارە سڵاو لەبێ. سڵاو لە ئێوەش. خاتو دڵپاک لەوە دەست پێکەین کە سیاسەت و ڕاگەیاندن و چالاکوان، تەبعاً چالاکوانی بواری مافەکانی ژنان ئەم چۆن ئەم سێ چەمکەت پێکەوە گرێدا و توانیت کەوا جێدەست لە هەمویاندا دیار بێت؟ بێگومان کاری ڕاگەیاندن بە تایبەتی لەو قۆناغی کە من دەستم پێ کرد هەر هەمان قۆناغ بوو کە من پەیوەندیم بە کۆمەڵی ڕەشدرانی کوردستانەوە هەبوو. وە کاتێک کە چوومە ڕاگەیاندن پێم وا بوو ڕاگەیاندن ئامرازێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی بتوانم ئەو پەیامەی کە شۆڕشی نوێ هەیەی لە ڕێی بەرنامەکانمەوە بگەێنم بە خەڵک. بۆیە لە ماوەی 5 ساڵی تەمەنی ڕاگەیاندنم لە تەلەڤیزیۆنی کەرکووک کا پێشکەشکاری بەرنامەی شەوچرەی هونەری بووم لەگەڵ هونەرمەندانە. ئەمە ڕێگەیەکی باش بوو بۆی بتوانم پەیامی نەتەوەیی و هەروها شۆڕژێڕی بدەم بە گوێی بینەرانە. و هەر لەوێشەوە من بۆ خۆم پێم وایە کە هەڵبژاردننی ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ من لەوە سەرچاوی گرتووە کە حیزبێکە داکۆکی کارێکی ڕاستەقینەی نەک بڵێم بە موزایەدا ڕاستەقینەی مافەکانی ژنانە. بۆیە کارکردنم لە ناو ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە وای لێکردم کە بە ئەرکێکی گرنگی تر هەستم کە ئەویش خەباتە بۆ بزوتنەوەی ژنان، چونکە هەمیشە جنابی مام جەلال لە کۆبنەوەکانە جەختی لەسەرەوە کردەوە کە ژنانی ناو یەکێتی پێویستە هەمیشە هەڵگری دوو چەک بن بۆ خەباتکردن، چەکێک بۆ خەباتی نیشتیمانی وەک چەکێک بۆ خەباتی ژنێتی خۆیان. بۆیە لەو ڕوانگەیەوە من هەوڵم داوە کە هێندەی پێم بکرێت داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی ژن و ئازیادەکانی ژنان هەمان کاتە سیاست و ڕاگەاندنیش بەدڵنیاییەوە. هەروەکو خۆت باست کرد لە ڕاگەاندنەوە دەست پێ ئەەکەین، سەرەتا کارکردنت لە تەلەڤیزیۆنی ئەو کاتی کەرکووک بوو.
حەزەکەم بزانم کە ئەمە ویستی خۆت بوو یاخود بەڕێکەوت بوو یعنی بە سودفە بوو. خۆی من لە قۆناغی ناوەندیەوە خولیای ئەدەب و شعر و نووسین لام دروست بوو و لە دوای ئەوەش من گۆگرێکی بەردەوامی ڕادیۆی کوردی بەغا بووم ئەو کاتە کە بە تایبەتی بەرنامە ئەدەبی و هونەریەکان بۆیە حەزێکم لا دروست بوو بۆی من بتوانم وەکو بێژەر کار بکەم لە ڕادیۆیە هەر لەو کاتەیە کە داوای بێژەرێکیان کرد بۆ ڕادیۆی بەغا زۆرم پێخۆش بوو کە بچم بەڵام لەبەرەوەی پەخشی ڕادیۆی بەغا لە بەغا بوو ئێمە ماڵمان لە کەرکووک بوو بۆ من ئاسان نەبوو کە لەو مێژوەیە خێزانێکی کورد ڕێگە بە کچەکەیان بن لە بەغا کاری بێژەری بکە بۆیە هەروەکو خەونێک حەزم لێ کرد بەڵام لەو سەر و بەندەیە تەلەڤزیۆنی کەرکووک پێویستی بە بێژەرێکی کچ بوو ئیتر پێشکەشم کرد و وەکو بێژەرێک لە یەکەم ئەزمموی تەلەڤزیۆنە قوبوڵیان کردم و ئەرکی پێشکەشکردنی ئەو بەرنامە هونەریەم پێدرا کە ماوەی 5 ساڵ لە تەلەڤزیۆن بەردەوام بوو. سەرکەوتوبی سەرتا زەحمەت نەبوو بۆت کاتێککە دەسە بە و کارە کرد. کارکردنی ڕاگەیاندن لەو تەمەنەی ساڵانی بڵین کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان نەکرد بڵێم زەحمەت بوو بەس بەڵکو ئاستەنگێکی زۆر گەورە بوو. جگە لە ئاستەنگە کۆمەڵایەتیەکان کە کۆمەڵگەی کوردی هەزمی ئەوەی نەئەکرد کچێک لە تەلەڤزیۆنا بێ بە تایبەتی کچێک لەو تەمەنەی مناکە هەڕەتی لاوین بوو و جگەلەوە ئاستەنگێکی تر هەبوو کە ڕوبەڕووی کووردە بەوەش ئاستەنگی سیاسی بوو لە سەرەتای هەشتاکانە دەسەڵاتی حیزبی بەعز لەو پەڕی زڵم و زۆرداریە بوو بۆیە ئاسان نەبوو تۆ بتوانانی لە کەناڵێکە کار بکەی لە هەمان کاتا خەباتی کللتوری کۆمەڵایەتی بکەیت و خەباتی سیاسیش بکەیت و لەو نێوانەیە خۆشە ڕابگری. بۆیە بەڕاستی ئەو ئەزمونەی من لە تەلەڤزیۆنی کەرکووک ئەتوانم بڵم یەکێک بۆ لە ئەزمونە هەرە سەختەکان لە هەردوو ڕووی سیاسی و هەروەها کۆمەڵایەتیەوە. زۆر باشە باسیەوەت کرد کە تۆ لە هەمان کاتا ڕاگەاندن بوویت لە ڕاگەاندن بوو لە تەلەڤزیۆنی کەرکووک و کاری سیاست شتەکە دەمە قورس بوو یعنی و قورسی و ناڕەحەتیانی کە ڕوبەڕووتان ئەبەوە بەگشتی چی بوو؟ یەکەم شت ئەو تەمەنەی کە من چوم تەمەنێک بوو کە تەمەنێکی زۆر هەرزەکار بوو پێویستی بەوە ئەکرد کە تۆ زیاد لە پێویست پارێزگاری لە کەسایەتی خۆت بکەیت لە ناودام و دەستگایەکی وایە و جگە لەوەش کاتێک کە تۆ لە تەلەڤزیۆنە دەرەچی ئیتر بە دەردی ئەڵێن معجبین و معجبات و ئەمانەت بۆ دروستە بێ ئەمانەش بن بە بەشێک لە ئیزعاجکردنی تۆ بە تایبەتی لەو کاتەیە کە تۆڕی کۆمەڵایەتی نەبوو کارێکی ئاسان نەبوو کە کچێکی گەنج لە بنەماڵەیە کابێت کە کورد بێت و لە شارێکی وەکو کەرکووکە لە ناو پرۆسەی تەعریب و زوڵم و زۆرداریە بتوانێت درێژە بۆ کارە بدا بەڕاستی کارێکی زۆر سەخت بوو بۆیە من بۆ خۆم پێم وایە ئەو ئەزمونەی کە لە تەلەڤزیۆنی کەرکووکە وەرم کرد ئەزمونێکی زۆر بە سوود بوو ڕاستە ئەزمونێکی سەخت بوو بەڵام زۆر سوودم لێبینی لە ژیانی خۆما یەکێک لە سوودەکانەوە بوو کە بتوانم خۆڕاگەر بم کە بتوانم چاوکراوە بووم وریا بم چۆن مامەڵە لەگەڵ دەور و پشتەکەتە ئەەکەی ئەمە کەلتور بەردەوام ئێوە عنی کاریگەری هەبوو بە سەرچانە و لەو سەردەمە شابە تایبەتی کە ڕوبەڕووی کۆمەڵێک ڕەخنەوتانە لەلایەن کە سوکاری یاخود لەلایەن کۆمەلگاوە بوویتەوە یعنی تۆ لە هەمان کاتا لەو سەردەمەوە دەرکەوتی چۆن توانێت کە ئەوەندە خۆڕاگر بیکە ڕوبەڕووی هەموو سەختیەکان ببیتەوە ینی هەر لە بەرەو پێشچوو نابیت. بەڕای من بەشێک لەوەی کە من توانیم وەکو چۆن ئەڵێ بەگشت ئاستەنگەکانە بچمەوە ئەو پەروەردە حیزبیە بوو کە من وەرم گرتە بوو چونکە خۆتەزانی هەر کادرێکی کۆمەڵا کاتێک کە بوو بە ئەندام لە کۆمەڵی ڕەنجدرانی کوردستانە بە کۆمەڵێ حەڵقاتی ڕۆشنبیریە تێپەڕی بەشێک لەو حەڵقاتانە پارێزگاریکردن بوو لە کەسایەتی خۆتەوە بەرگریکردن بوو لە خۆت وەکو کەسایەتیەک ئەمە زیاتر بەرچاوی ڕوون کردمەوە کە وای لێکردم بتوانم لەسەر پێی خۆم بوەستم و متوانم بە خۆم هەبێ پشت بە توانەکانی خۆم ببەستم لە ئاستی مەترسیەکانە وریابم خۆم بتوانم چارەسەری کێشەکان بکەم من بەڕاستی لەو بوارەیە زۆر قەرزاری کۆمەڵەوە قەرزاری ئەو پەروەردە حیزبیم کە لەو سەردەمای وەرم گرتووە. زۆر ڕاستە لە تەبعاً لە شانە و لە ڕێخستنانی هێنەکانی شابوویتە ئەو کاتە لەو سەردەمای عنی سەختترین ئەرک قورسترین ئەرک کە پێت سپێردرابێت چی بووە؟
من خۆ دەزانی تشکیلەی ئەو کاتەی ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەران تشکیلەیەکی زۆر تایبەت بوو کە جگە لە سەروی خۆت و کەسی دووهەمی دوای خۆت کەسی کەت نەئەناسی. یەکێ لەو ئیشە قورسانەی کە من لە ناو ڕێخستنەکانە تووشی بووم لە بواری کاری نهێنیە بێومان من باسی ئەو کارانەکەم کە لە سەردەمی نهێنیە پێی هەستاوم ئەرکی لە ناوبردننی بەڕێوبەری تەلەڤزیۆنی کەرکووک بوو ئەو کاتە کە یەکێک بوو لە پێم واو بێ وەکو باسییانە کرد لە کاتی خۆیان سکرتێری میشەل ئەفلەق بووە ئەم بەڕێوبەرە ئەنی کەواتە یەکێک بووە یەکێک بۆ لە دڵسۆزە هەرە گەورەکانی حزبی بەعاز بەڵام مامەڵی ئەم کەسە کەسێکی زۆر دکتاتۆر و زۆر زاڵم ینی زۆر خراپ دکتاتۆرانە مامەڵی لەگەڵتانە نەک بەرامبەر بە من چکە من پێم وانە بوو لە ماوەی 3 مانگیشە ئەگەر بیبینم سەدفەی بکەم چکە ئیشم بەو نەبوو بەڵام لە داڕشتنی سیاسەتی بەرنامەی تەلەڤزیۆنی کەرکووکە ڕۆڵێکی زۆر خراپی ئەبینی بەعسیانە بیری ئەکردەوە بۆ یەکێ لەو ئەرکانەی کە بە من سپێردرا لە ناوبردننی ئەو کەسە بوو و لەبەر ئەوەی کە بۆ من ئاسانتر بوو وەک لەوەی پێشمەرگەیەک دەستی تێ بچێ لە دەرەوە چونکە من ئەچوومە ناو دەستگاکەوە بە ئاسانتر ئەمتوانی بۆیە پرۆسەی لە ناوبردنەکەی کە دانانی بۆمبێکی چەندرا بوو بۆ ئەو کورسی کە ئەو لەسەری دانش یەکێک بلە ئەرکە قورسانەی کە بە من سپێردرا بەڵام لە دیوەی کارەکە ئەوە بوو کارەکە ڕاگیرە ئەویش بە بڕیاری جەنابی مام جەلال کە پێی وابوو لە ناوبردننی ئەو کەسە لە ناو دەستگای تەلەڤزیۆنی کەرکووکە ئەبێتە هۆی لە دەستدانی خودی تەلەڤزیۆنەکە کە تەلەڤزیۆنەکەش لە دەست بچێ کللتوری کوردی و زمانی کوردی لە شاری کەرکووک تەلەڤزیۆنە بۆ ئێوە زۆر گرنگ بوو. نەکەر بۆ ئێمە بۆ هەموو ملەتی کورد کەناڵێکی ئاوا زۆر گرنگ بوو چونکە حزبی بەعز لە بەردەوام بوو لە پرۆسەی تعریب لە شاری کەرکووکە زۆر بەسەر سەختانە بۆیە زۆر گرنگ بوو کەناڵێکی کوردی هەبێ بە زمانی کوردی قسە بکە درامای کوردی تیا پەخش بکرێ گۆرانی کوردی تیا پەخش بکرێ بۆ ئەوەی ئەو نەوە تازەیەی کە فێری زمان ئەبن کەناڵێکی کوردی ببینن ئەگەر ئەمە نەبووایە بێگومان ئەبواە بە ناچاری سەیری کەناڵە عەرەبیەکان بکەن یا کەناڵەکانی تر بکەن ئەو کاتە وردە ئەو نەوە تازەیە زمانی کوردی بیر ئەچۆ چونکە لە دەریشەوە ئەو نەوەیە لە بازار و لە قوتابخانە و لە هەموو شوێنەکانە ناچار بوو بە زمانی کوردی قسە نەکە لەبەر ئەوەی زوڵم و زۆرێکی زۆر هەبوو بەڵام بوونی ئەو تەلەڤزیۆنە ئێواران لە هەموو ماڵەکە بەو زمانە شیرینیە کووردە زۆر گرنگ بوو بۆیە جەنابی مام جەلال لەگەڵ ئەوە نەبوو کە ئەو کارە بکرێت چونکە ئەبوو بەهۆی نەمانی یان داخستنی بیانوێکی باش بوو بۆ ئەوەی ئەو تەلەڤزیۆنە نەمێنێت چونکە ئەو تەلەڤزیۆنە یەکێک بوو لە دەستکەوتەکانی بەیان 11 ئازار کە کورد داوای کردبوو بۆیە جەنابی مام جەلال پێی وابوو کە ئەو تەلەڤزیۆنە بمێنێ باشترە وەک لەوەی لە کوشتنی بەعسیە کە تەلەڤزیۆنەکە بێتە هۆی داخستنی بۆیە کارەکە جێبەجێ نەکرا بەڵام هەتا ئەو کاتی کە ئەو بڕیارەدرا بەڕاستی من لە ئاستەنگی و لە ئەزمونێکی زۆر سەختا بووم بۆ ئەو کارە. طبعا ئەمە شەگرێتەوە بۆی کە ئەو کات متمانیان زۆر بە تۆ هەبووە تەوان تۆ کەسێکی زۆر بەهێز بوویتە بۆیە ئەو ئەرکە قورسەت پێ سوپاسیانەکە مەگەر ئەو متمانەیە هەبوو دڵنیابەوە بۆ چکە ماشەڵڵا قۆناغێکی زۆر باشت تێپەڕاندووە زۆر باشە خات و دڵپاک تۆ وەکو یەکەم ژن بڵین ئەرکی ئەندامی مەکتەب طبعا ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوت پێ سپێردراوە لەسەر بڵێن ڕاستپاردە و بڕیاری سەرۆک مام جەلال ئەمە هەستێکی چۆن بوو کە وەکو یەکەم ژن ئەو ئەرکەت پێ سپێردرا لە کاتێکا کە سێ پیا و بەڕێوەی ئەبرتە ئەو کاتە ئەوە لە دوای خیانەتی سوێکی ئاب بوو دوای ئەوەی کە لە قاسمەڕەش گەڕاینەوە من هەتاکو سوێکی ئاب لە هەولێر لە کەناڵی گەلی کوردستان بوو کەناڵی هەولێر بەڵام لە دوای سوێکی ئاب کە لە قاسمەڕەش گەڕاینەوە من پێم باش نەبوو دانیشم بە بێکار داوایەکەم لە جەنابی مام جەلال کرد کە ئەرکێکی ترم پێ بسپێرێت جگە لە ئەرکی ڕاگەیاندن لەبەرەوەی حاڵەتی دەرونیم زۆر خراپ بوو بەهۆی لە بێسەر و شوێنکردنی شەید کەریم عوسمانی هاوسەرم جەنابی مام جەلال و فەرمووی لەگەڵ خۆما کار بکە من ئەو کاتە پێم وابوو کە ئەڵێ لەگەڵ خۆما سکرتێری ڕۆژنامەوانی خۆی مەبەستی ئەوە بێ لەبەرەوەی من پێشتر لە ڕاگەیاندن بووم بەڵام دوایی پێڕاگەاندم نەخێر من مەبەستمە کە لە مەکتەبی پەیوەندەکان و کۆندامی مەکتەب دەست بەکار بیت
لەبەرەوەی ئەو کاتە خودی جەنابی مانجەلال سەرپەرشتیاری مەکتەبی پەیوەندیەکان دەرەوە بوو بۆیە وەکو یەکەم ژن لە مێژووی یەکێتیا بووم بە ئەندامی مەکتەب و لە ناوی شانە بووم بە ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوە چونکە هەتا ئەو کاتە پلەی ئەندامی مەکتەب بە هیچ ژنێک لە ناو حیزبەکەیانە بەخشرا هەستێکی زۆر خۆشە بە دڵنیاییەوە هەستێکی زۆر خۆشەوە ئەزمونێکی باش بوو من ئیسیفادەیەکی زۆرم لێ کرد لەبەرەوەی هەر کەسێک لەگەڵ جەنابی مامجەلالە کار بکە لە هەر کارێکا بێ ئەبێ بە مامۆستا و بە پێشەنگێک بۆ کارەکەی زۆر ڕاستە خات و دڵپاک بە حکمەوەی کە تۆ ئەزمونێکی زۆر باشت لە سیاست لە بوارەکانی دیکە و کوچالەکان و کوڕاگەیاند کار یعنی لە هەموو بوارەکان ئازمونێکی زۆر باشتە بووە تێکەڵی خەڵک بوویتە بە تایبەتی لە شوێنە حکومیەکانە یعنی پێویستە ژنان لە کاتی سیاستکردنا لە هەر بوارێکی دیکە بێ مامەڵەیان چۆن بێ تەعاملیان چۆن بێ خۆڕێخستن و گرنگیدان بە خۆیان چۆن بێ لە هەموو ڕووەکانەوە شتێک هەیە شتێکی باو هەیە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کاڵێ سیاست ئەرکی پیاوانە یان کاری پیاوانەیە پێویستە بەس پیاوەکان کاری سیاست بکەن کە من بە تەواوەتی دژی ئەم بۆ چوونم لەبەرەوەی سیاست ئەرکی هەموو ئەو کەسانەیە کە خۆیان بە بەرپرسیارەزانن لە ئیدارەدانی دەوڵەتەوە و پێیان خۆشە هاوکار و بەشدار بن لە بڕیاری سیاسی وڵاتەکان بۆیە بەڕای من هیچ جیاوازیەک نبینم لە نێوان سیاست مەدارێکی ژن و سیاست مەدارێکی پیاوە لە ڕووی ئەرک و بەرپرسیارێتیەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بۆ ژنی سیاست مەدار ئەوەیە لەگەڵ ئەوەی کە سیاسەتەکە کەسایەتی ژنێتی خۆی لە دەست نەدا بۆ نمونە هەرگیز من لەگەڵ ئەوەیان نیم ژنێک سیاست بکە لە بەرگی پیاوە پێی وابێ ئەبێ پیا و چۆن جلی لەبەر کرد ئەو جلێکی پیاوانە قالبی ئەوە لە قالبی ژنێتی خۆیان زۆر گرنگە کە تۆ ژنێتی خۆت بپارێزی وەکو سیاست مەدارێکیش بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری سەرۆگۆزیرانی بەریتانیا بکەن ئەگەر سەیری خاتون مادلین ئۆلۆبرایت کە یا هەر ژنێک لەم سیاست مەدارە گەورانەی جیهان ئەبینی کاتێک کە دێتە سەر شاشەکە بە جلێکی جوانی ژنانە و هەروەها بەو ئکسسوارە ژنانەی کە لەبەری ئەکا ئەمە هیچ شتێک لە پێگەی سیاسی ئەم ژنە کەم ناکاتەوە ئەگەر گەورەی نەکات چونکە تۆ وەکو ژنێک بەشداری لە بڕیاری سیاسی وڵاتەکەت لەگەڵ پیاوانە ئیتر پیاو بە پێی ستایلی خۆی پیاوە چی لەبەرەکە چ جۆرە جلێک لەبەرەکە ئەمە ئەو ئازادە لەبەرەوە ئەبێ ژنیش ئەو ئازادیەی هەبێ کاتێک کە ژن ئەچێتە بواری سیاسەتەوە مانای ئەوە نییە بچێتە پێستی پیاوەوە وەکو پیاو ئاکت بکە وەکو پیاو خۆی بنوێرە و مامەڵە بکە بۆیە زۆر زۆر گرنگە پارێزگاری لە ژنێتی خۆی بە هەموو جوانیەکانی خۆیەوە پارێزگاری لە خۆی بکات و بەڵام لە هەمان کاتدا سیاسەتێکی محەنەکیش بێت و سیاست بکات و ئەسازش لەسەر هیچ شتێکیش نەکات ینی هەمیشە لەبەرەوەی کە هەمیشە ئەوە جوان دڵپاکتایی لە شاشەکانەوە بینین هەمیشە مڕەتەب جوان سپاس دەکەم من پێم وابێ ئینسان کاتێک کە لە شوێنی کارەکەیا بێ لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیا بێ لە ناو خەڵکا بێ لە هەر شوێنێکا بێ ڕێکپۆشی بەشێکە لە کەسایەتی ئەو کەسە زۆر زۆر گرنگە کە تۆ بتانی چونکە ئەمە هیچ لە کەسایەتی تۆ کەم ناکاتەوە گە لە کەسایەتی زیاد ناکات بۆیە پێم وایە ئەمە ئەرکە بۆ هەموو ژنێک چونکە شتێک هەیە لە ڕووی دەرونیشەوە ڕەنگ بێ زۆر ئەگەر ئەوەی دایک نەبێ هەست بەمەنەکە مناڵ هەمیشە پێی خۆشە دایکی بە شێوازێکی جوان ببینێ بە شێوازێکی ڕێکپۆش ببینێ هەر دایکێک کە چۆ سیاسەتی کرد و ئەم ڕێکپۆشە دەستبەرداری بوو چۆ قاڵبی پیاوە پێش هەموو کەسێ مناڵەکانی ڕەتی ئەکەنەوە بۆیە زۆر زۆر گرنگە ئینسان ژنێتی خۆی وەکو خۆی بپارێزێ زۆر ڕاستە لە ساڵی 2022 پرۆژەی کێوی پشت کەڵە پیاوەکان کە ئەمە باس لە ژیان و تێکۆشانی 15 خانم ئەکاوک و بەڕێزت کە دەستیان هەبووە لە خەباتە ئەم پرۆژەیە تۆ خاوەنی بوویتە ئەم پرۆژێت تاوەکو ئێستا بڵین بەردەوام بووە بەکوێ گەیشتووە و چۆن تۆ بڵین بوویتە خاوەنی ئەو بیرۆکەیە ئەو بیرۆکەیە چۆن لای من دروست بوو بەڕاستی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ژنی زۆر نمونەیە هەن ژنی زۆر ماندوو هەن ژنی زۆر دیار هەن بەڵام لە پشت پەردەوەن وەکو پێویست خەڵک نایان ناسێ زۆر جار کاتێک کە ژنەکان ئەبینرێن ئەوەی ئەندامی پەرلەمانە یان ئەوەی سەرکردایەتیە یان ئەوەی وەزیرە لە حکوومەتە ئەمانە بەرچاون پێیان وایە خەڵک پێی وایە کە ئەمانە نمونەی
ژنەکانی کۆمەلگان ڕاستە ئەمانە بەشێکن لە ژنەکانی کۆمەلگا بەڵام کۆمەڵێ ژنی تر هەن کە فرسەتی ئەویان بۆ دەرناکەوێ وەکو ئێمەمانان هەموو شەوێ لەسەر تەلەڤیزۆن بن یا لە کۆڕ و کۆبنەوەکان بن یا لە بەرچاوی کامیراکان بن بە پێچەوانەوە خاوەنی بەخشینێکی زۆر گەورن بەڵام لە ماڵەوە دانیشتون لە پشتی پەردەوە کەس نایان بینێت بۆیە بەلامەوە زۆر گرنگ بوو یەکێتی کە پێویستە ئاوڕێک لەو ژنانە باتەوە ئەوەی کە لای من زۆر گرنگ بوو ئەم پرۆژەیە چەند ئامانجێکی هەبوو بەرنمەیەک بکەین بۆ بەسەرکردنەوەی کۆمەڵێک ژن بەم مەرجانە یەک ژنی شەهیدی سەنگەر بێ یان زیندانی سیاسی بێ بۆ نمونە لە شەهیدی سەنگەر بێگومان لە سێدارە شەگرێتەوە دوو ژنە خاوەنی مناڵ بێت و لە دوای شەهیدبوونی مێردەکەی بە ئەرکی دایکایەتی و بە خێوکردنی مناڵەکانی بەردەوام بوو بێ سێ شووی نەکرد بێتەوە کاتێک کە ئێمە وتومانە شووی نەکرد بێتەوە مە بەسمانەوە نییە کە تەئیدی هەموو ژنێکی شەهید بکەین شوونەکاتەوە نەخێر ئەمانجەکە هیچ ئەوە نییە ئەمانجەکە ئەوەیە ئەم ژنانە کە شویان نەکردوتەوە کەواتە خۆی بە تەنها هەستاوە بەرپرسیارەتی پەروەردەکردنی مناڵەکانی خسۆتە سەر شانی خۆی لەو ڕوانگەیەوە ئەم سێمەرجەمان داناوە گەڕاوین بۆ کۆمەڵێک ژن لە هەموو شارەکان و شارۆچکەکانە بیدۆزینەوە ژمارەکەشی لە 15 کەس تێپەڕ نەبێ بۆ ئەوەی وەکو هەنگاوی یەکەم ئەم پرۆژەیە بکەین بە خۆشحاڵیەوە لە ساڵی یەکەما پار ئەم 15 ژنە تێکۆشەرەمان دۆزیەوە کە ئەگەر گوێ لە چیرۆکی تراژیدیای ئەم ژنانە بگری هەر یەکە بۆ خۆی فیلمێکە هەر یەکە بۆ خۆی چیرۆکێکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی سەروەری خۆیان ئەگەر بینووسێتەوە بەڕاستی خاوەنی مێژوویەکی زۆر گەورن وێ ناکری مێژووی یەکێتی خەباتی ئەم ژنانەی تیانە بێ یان ئاماژە بە خەباتی ئەم جۆرە ژنە نمونایانە نەدرێ بە خۆشحاڵیەوە ئەمە پرۆژەکەمان پار ئەنجامدا و دوای ئەوە ئێمە پرۆژەکەمان پێشکەشی بە مەکتەبی شەهیدان و هەروەها بۆردی ئەرشیف کرد کە ئەم پرۆژەیە ڕاستە سەرەتا من خاوەنی بیرۆکەکە بم بەڵام ئەکرێوەکو هاوکارێک لە پشتەوە هاوکاریان بم بەڵام ئەمان درێژە بە پرۆژەکە بدەن بەڕاستی لە دوای ئەوە من نازانم ئەم دوو مەکتەبە چۆن مامەڵای لەگەڵ ئەم پرۆژەیەکان بە ئەنجامی ئەگەێنن یاری نایگەێنن ئەوە مەسلەیەکی ترە هیچ زانیاریەکەم لەسەر نییە بەڵام جگە لەوەش ژیانی ئەم کۆمەڵە ژنە دوایی ئەکرێ بە کتێبێک وە چاپەکرێ بەڵام ئەم پرۆژەیە بەردەوامە بێ ئەمە معنایەوە نییە ژنی ترمان نییە ژنی تر زۆر زۆرەوە کوتم هەنگاوی یەکەم لە بە 15 ژن دەستمان پێکرد وەکو ئەزمون دوای بەردەوام ئەبێ بۆ ئەو جۆرە ژنانەی کە لە کۆمەلگای بێگومان پڕا و پڕا لە کۆمەلگای ئێمە لەم جۆرە ژنانەی کە خاوەنی قوربانی خاوەنی مێژوو خاوەنی سەروەری خاوەنی خۆڕاگریەکی زۆرن زۆر ڕاستە بابێنە سەر هێزی پێشمەرگەی ژنان کە ئەو کاتیە کەم کاری سەربازیەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە خۆشت دامەزرێنەری ئەو هێزە بوویت ئەمە لەو سەردەمەیە ینی سەخت نەبوو بەبێ ئەوەی کە ئێوە پێشووتر ئەزمونتان هەبێ ینی قورس نەبوو بۆ ئێوەی ژن دامەزراندنی هێزی پێشمەرگەی ژنان هەر من خاوەنی نیم بە پێچەوانەوە ئەوەی کە خاوەنی ئەو مێژووە گەورەیە پێش هەمومان جەنابی مام جەلالە پاشان کۆمەڵە ژنی تری تێکۆشەر کە بەیەکەوە ئەم بیرۆکەیمان گیان لە جەنابی مام جەلال لە قاسمەڕەش ئەو کاتی کە هێزی پێشمەرگە جارێکی تر یاعادەی تەشکیلە کرایەوە بۆ گرتنەوەی شارەکان لە دوای خیانەتی سیویەکی ئاب جەنابی مام جەلال لە قاسمەڕەش داواکەی ئێمەی ڕەت کردەوە ئەمە و کاتە زۆر دڵگران بووین پێمان سیر بوو ئەمە یەکەمین جارە جەنابی مام جەلال داوایەکی ژنان ڕەت بکاتەوە بەڵام لە دوای ئازادکردنەوەی شاری سلێمانی یەکەم کۆبوونەوەی جەنابی مام جەلال لەگەڵ مەڵبەندی سلێمانی وتی ژنان لە قاسمەڕەش داوایەکی وان لێ کردم بەڵام من ڕەتم کردەوە ئێستا پێیانەڵێم زەمینە لەبارە فەرمۆن هێزەکە دروست بکەن ئەوە ئیتر هەواڵێکی زۆر خۆش بوو کۆمەڵێک ژن لەوانە خاتو گێلاس خاتو مەهاباد خاتو کوێستان خاتو بەهار و خاتو مەهاباد نازانم ناوی مودیانە بەیەکەوە هەمومان هەفتەی یەکەم دەستمان کرد بە کۆکردنەوەی ژنان من ئەرکی ئەو ژنانە پێسپێدرا کە پێیان ئەوترا ئاوارە بەداخەوە ژنانی بادینی ژنانی کەرکووک و ژنانی هەولێر ئەمانە هەمویان
لە دەرەنجامی خیانەتی سیوەیەکی ئابا ڕویان لە شاری سلێمانی کردبوو لە سلێمانی ئەژیان من ئەرکی کۆکردنەوەی ئەو ژنانم پێدرا بەڵام بە خۆشحاڵیەوە گەورەترین تیپی هێزەکات ئەو تیپەی ئێمە بوو کە پێوترا و کاتە تیپی 5 ئەو هێزەمان دروست کرد بۆیە کەمینجار بوو لە ناوی کێتی نیشتیمانی کوردستانە هێزێکی نظامی ژنان دروست بکرێ ڕاستە لە شاخ ژن هەبوو تاکوتەرە لەگەڵ پێشمەرگە بووە بەڵام ئەمە هێزێکی نظامی بوو بۆیە کەمینجار کە دروست بوو و ئەوەی کە من زۆر شانازی پێوە کەم لە دروستبوونی ئەم هێزەیە ئەو متمانەیە بوو کە بە تایبەتی خەڵکی هەولێر و کەرکووک بە منیان بەخشی لە کۆکردنەوەی ژنانە لەناو ئەو هێزە و باشترین پێشمەرگەشیان لێ دەرچوو بە خۆشحاڵیەوە ئێستا ئەو ژنانە بەشێکیان لەناو وەزارەتی پێشمەرگە پلەدارن عەقیدن نەقیبن و ڕائیدن پلەی زۆر بەرزیان هەیە بەشێکیان چوونە هێزەکانی ئاسایش بەشێکیان چوونە هێزەکانی پۆلیس و بەشێکیشان ئێستا هەر لەناو فەرماندەیە ماونەتەوە لەناو تەشکیلاتی فەرماندەی هێزەکانی هەفتایە ئەم ئەزمونە جگەلەوەی کە من بۆ خۆم وەکو خودی خۆم ئەزمونێکی سەخت بوو لەبەرەوەی هەر لە هەمان کاتیشە کە من بەشداری ئەو هێزەم کرد دروستبوونی ئەو هێزە من مێردەکەم بێسەر و شوێن بوو و چەند مانگێ لە دوای ئەوەی کە هێزەکە دروست بوو بەشداری شەڕی گەردەلوولی تۆڵەمان کرد کە بەشداریکردنێکی مەیدانی ژن لە شەڕەکانە ئەمە ئەزمونێکی تازە بوو بۆ ئێمە بۆیە ئەم ئەزمونە زۆر شتی فێرکردم و ئەم ئەزمونە بەڕاستی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش مێژوویەکی زۆر جوانە چونکە یەکەم هێزە لە باشوورە کە توانی هێزی ژنان دروست بکە هێزێکی نظامی عسکەری و ئێستاش هێزەکە بەردەوامی هەیە بەڵام دوای ئەوەی کە هێزەکەمان دروست کرد ئیتر جەنابی مام جەلال دوو پێشنیاری خستە بەردەممان ئەگەر پێمان خۆشە لە هێزەکە بمێنینەوە درێژە بین بە خەبات یاخود بگەڕێنەوە بۆ سەر ئەرکەکەی خۆمان من ئەو کاتە ئەندامی مەکتەبی پەیوەندەکانی دەرەوە بووم من گەڕامەوە بۆ ئەرکەکەی پێشوم وەکو پەیوەندەکان و هێزەکەم تیپەکەی خۆمم پێشکەش بە یەکێ لە پێشمەرگەکانی خۆم کرد جێگرەکانم بە سەرکەوتوانە ئێستا پێشمەرگەیەکی پلەدارە لە وەزارەتی پێشمەرگەەوە بە سەرکەوتوی کارەکانی خۆی جەبەجێ کرد با تۆزێ دوورکەینەوە لە کاری سیاسەتەوانە ئەدەب دەستێکی زۆر باشی شاعیری حەزەکەم ئەگەر لەبیرت بێ شعرێکی خۆت لەبەرت بێ بۆمان بڵێ یان شعرەکانت کراون بە گۆرانی لەلایەن هونەرمەندانەوە من شعرم هەیە هەروەکو لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد ژیانی ڕاگەیاندنم سەرەتا لە شعر نووسین و لە گۆگرتن لە بەرنامەی ئەدەبی و ڕۆشنبیریەوە دەستم پێکرد هەر لەو سەرەتایەشا کە دەستم بەوە کرد زۆرم پێخۆش بوو کە شت بخوێنمەوە لەو ساڵانەیە من یەک دوو شعرم لە گۆڤاری بەیانە بڵاو بووە یەکێ لەو شعرانم کە بۆ شاری کەرکووکم نووسی بوو دوای پێم وابێ ساڵی هەشتا بوو هونەرمەند بەهجە دێحیا کردی بە گۆرانی ئەیدایەگیان و هەروەها شعرێکی ترم هونەرمەندیان عەبدوڵڵا کردوێتی بە گۆرانی وەرزی سەفەر شعرەکانم من بۆ خۆمم نووسیوە بۆ تعبیرێک لە ناخی خۆمە گینا بۆ ئەوە نەمنووسیوە کە من ببم بە شاعیرێک و بەردەوام ئیتر دانشم شعر بنووسم هەر کاتێ ئیلهامم بۆ هاتە بێ شعرێکم نووسیوە و هەندێک جا ئەو شعرەی کە نووسیویشمە لێمون بووە هەر نازانم ئێستا کەوتۆتە کوێوە بۆیە بەڵێ ئەزمموی شعریشم هەبووە و ئێستاش ئەگەر هەر کاتێ ئیلهامێکی جوانم بۆ بێ لەسەر مەسەلەیەک بەڵێ شعر ئەنووسم وەکو بەتاڵکردنەوەیکی ناخی خۆم ئەی خەمە سەر وەرەقە لە دەرەنجامیشە جاریوە هەبۆشتی جوانی لێ دەرچووە زۆر ڕاستە هەر بمێنی ئینشاءڵڵا ئێوە بەرکەوتتان زۆر لەگەڵ سەرۆک مام جەلالە هەبوو یادەوەری یادەوەریەک لەگەڵ سەرۆک مام جەلالە هەیە وڵڵا یادەوەری لەگەڵ جەنابی مام جەلال زۆرە هەر زۆرە بە تایبەتی من لەبەرەوەی ڕاگەاندکار بووم و لە بەشی هەواڵ و سیاسەتی تەلەڤیزۆنی گەلی کوردستانە ئیشم ئەکرد بە بەردەوامی زۆربەی جار چاوپێکەوتنەکانی جەنابی مام جەلال من ئەنجامم ئەدا من
زۆر یادەوەری خۆشم هەیە یەکێک لەو یادەوەرانە حەزەکەم باسی بکەم جارێکیان خات و پەری قەراخی داوت کردبوو لە ئەمریکاوە هاتبووە مام جەلال لە سیاحەکەی دوکان ئەوی داوت کردبوو لەسەر شەرەفی دکتۆرە پەری کۆمەڵێ کادری ژنیشی بان کردبوو لە ناوێکێتیا منیشێکێک بووم لەو کەسانەی کە چوو بووم بانگەش کرابووم لە هۆڵەکە دانیشتبووین کاتێ مام جەلال هاتە ژوورەوە من هەستام هەمومان هەستای من زۆر نزیکتر بووم لە لای دەرگاکەوە کە هاتە ژوورەوە هەستام یەکسەر دەستی خستە سەرشانم وتی نابێ هەستی وتم مام جەلال چۆن هەڵنەسم وتی نابێ بۆ پیاو هەستی وتم ئاخر مام جەلال تۆ مام جەلالی وتی نابێ بۆ مام جەلالیش نابێ هەستی چونکە ژن هێندە گەورەیە نابێ بۆ پیاو هەستی ئەبێ پیاودا چەمێتەوە بۆ ژن وەکو ڕێزێک قسە لەگەڵ ژنا بکە نابێ ژن لەبەر پیاو هەستێ ئەمە بەڕاستی یەکێکە لەو پندانەی کە من لە جەنابی مام جەلالم وەرگرتەوە بیرەوەرێکی زۆر زۆر خۆشە و هەمیشە مام جەلال ئەو کاتانەی کە لە مەکتەبی ڕێخستنیش ئیشم کردووە هەمیشە هەندێ بیرەوەری زۆر خۆشم لایە کە ڕنگ بێ بەرنامەیەکی تایبەتی بوێ بۆ باسکردنی و بیرەوەریانە زۆر ڕاستە بابینە سەر کتێبی هاوڕێیانی شەقامی جمهوری چیرۆکی ئەم کتێبە چییە؟ هاوڕێیانی شەقامی جمهوری ئەمە بیرەوەری کۆمەڵی هاوڕێی سەردەمی ژیانی ئەدەب و شعر بوو لە سەرەتایی بڵین هەشتاکانە و بەشێکیش لەم هاوڕێیانە تەنزیمی کۆمەڵە بووین ئێمە هەمومان بەیەکەوە لە کتێبخانەی ئاسۆ لە شەقامی جمهوری یەکتریمان ئەگەر بە بیانووی کڕینی کتێبەوە چوینە کتێبخانەکە ئیتر ئاڵگۆڕی بیرروڕای سیاسیمانە کرد هەواڵمان بە یەکتری ئەدا هاوڕێیانی شەقامی جمهوری لەمەوە سەرچاوی گرتووە دەستان خۆش بێت وەکو لێکۆڵەر لە باری جینۆسایدا ینی دکتۆرات هەیە لە یاسای نێودەوڵەتی بە تایبەتریش لەسەر کەیسی بڵێن ئێزدیەکان ینی بۆ بە تایبەتی ئێزدیەکانت هەڵبژارد من دکتۆراکەم لەسەر یاسای جینایی نێودەوڵەتیە کاتێک کە دکتۆر معروف عومەر گۆڵ یادی بەخێر وەکو پرۆژەیەک و پرۆپۆزەڵی پێشکەشی وەزارەتی خوێندنی باڵای کردبوو ئەمە یەکێک بوو لەو پرۆپۆزەڵانی کە پێشکەشی کردبوو وەزارەت ڕەزامەندیان لەسەردا بوو و کاتێک کە من تەقدیمی دکتۆرام کرد دکتۆر معرف وتی من ئەم پرۆپۆزەڵم هەر کاتی خۆی کە تەسلیم کردووە نیەتم بۆ تۆی دانێم تۆ لەسەر ئەم بابەتە بنووسی لەبەرەوەی تۆ چاودێرێکی وردی مەسەلەی جینۆساید و ئەمانەی بە خۆشحاڵیەوە پرۆپۆزەڵەکە درایە من بۆیە ئەو بابەتە وەکو ئەتڕۆحی دکتۆرە لە یاسای جینایی نێودەوڵەتیان من وەرم کرد و یەکەم توێژینەوەی دکتۆرایە لەسەر جینۆسایدی ئێزیدیەکان نەکە لە هەرێمی کوردستانە لەسەر ئاستی عێراقیش بۆیە گرنگیکی تری ئەم بابەتە ئەوەیە کە لە دوای تاوانی جینۆسایدی ئێزیدیەکان پێشکەشکرا من بخۆم زۆر چێژم لەم بابەتە بینی لەبەر ئەوەی بەشێک لە بەرپرسیارەتی خۆمم ئەزانی کە وەکو کەسێکی یاسایی ئەم بابەتە تاوتێ بکەم و هەروەها بۆی خزمەتێک بە کۆمەڵگەی ئێزیدیەکانیش بکە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم دکتۆرایە بە زمانی عەرەبی نووسراوە و زیاتر بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو نووسەرە شۆڤینیە عەرەبانەیە کە دژی ئێزیدیەکان شتیان نووسیوە ئێزیدیەکانان بە شێوازێکی نێگەتیڤ نیشانداوە لە نووسینەکانیانە بۆیە من زۆر شانازی بۆ بابەتەوە ئەەکەم و هەر لەو ڕۆژەشەوە پێشتریش و لە داهاتووشە خۆم بە داکۆکی کارێکی سەرسەختی مافی ئێزیدیەکان ئەزانم دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بە زۆر قۆناغی ژیانە تێپەڕێوی شاعیر ئەدەبدۆست چالاکوان لە هەمان کاتا سیاست کام لەم قۆناغیانەی ژیانت یاخود ئەم بوارانت لە هەمووی زیاتر پێخۆشتر بووە حتمما ژیانی سیاسی لەبەرەوەی توانیوێتی زاڵ بێ بەسەرما و درێژەی هەیە هەتا ئەم کاتەش ئەدەب و ڕاگەاندن قۆناغێک بوو لە قۆناغەکان بەڵام سیاست هەم کاریگەری لەسرم بەجێهێشت هەم ئەتوانم بڵێم منی دروست کرد بۆیە کاریگەری کاری سیاست لەسرم زیاتر بۆ لە قۆناغ ڕاستە ژنان تا چەند گرنگە لە هەر بوارێکا بێ لە هەر قۆناغێکی ژیانە بێ ناوبانگ و کەساتی خۆیان هاوشێوی پیشەکان بپارێزن هەر بە پارێزراوی و بە پاکی بمێنێتەوە
ئەزانی بۆ ژن شتێک هەیە زۆر گرنگە متمانە بەخۆبوون کە ژن متمانی بەخۆی بوو چ ڕاگەیاند کار بێ چی سیاسی بێ چ فەرمانبەرێکی ئاسایی بێت ئەو بڕوابوونە بە خۆی دروستی ئەکات نابێ سڵ بکاتەوە لەوەی کە ئەم شتێک هەیە ناتوانێ بیکە ئەبێ باوەڕی بەخۆی بێ کە باوەڕی بەخۆی بوو ئەتوانێت لەو ڕوانگەیەوە پارێزگاری لە کەسایەتی خۆشی بکە لە ناو کۆمەڵگەیە زۆر ڕاستە دایکێکی چۆن بووی بۆ کچەکانت خاتو سۆنیا و خاتوڤانیا تەمەەن درێژ بن ئینشاڵڵا زۆر سپاس وەڵام ڕنگ بێ بڵم لە بواری عاتفیا دایکێکی زۆر باش نەبوو بم لەبەرەوەی کەمتر لەگەڵیان بووم بەڵام لە ڕووی ئەرکی دایکایەتیەوە کەم تەرخەم نەبووم بەرامبەریان و پێشم خۆش بە ئەو پرسیارە لە هەردووکیان بکەی بەڵام لە هەموو قۆناغە سەختەکانی ژیانمە لەو ڕۆژێ ئەوان لەدایک بوون ئەوان دوو هاوڕێی زۆر نزیکن بە من لە هەموو قۆناغەکانە جمکیشن دوانن بەڵێ دوانن بەڵام من بەڕاستی ئەمێ سوپاسیان بکەن لەبەرەوەی سۆنیا و ڤانیا دوو قوربانی گەورەی سیاستکردنی منن وەکو دوو مناڵ لە جاتی ئەوەی دایکیان بۆ نمونە زۆر جار ڕنگ بێ نەمتوانی بێ خواردنێکی گەرمیان بۆ بکەم نەمتوانی بێ کەنە خۆش بوو بن دانیشتم تووشی بەرپرسیارەتێک بوو بووم و بەجێم هێشتە بن بەهۆی کاری سیاسیەوە بەڵام لە دەرەنجامە گرنگ ئەوەیە من هەمیشە دڵم لای ئەوان بووە هەمیشە لەگەڵ ئەوان بوومە و بەرپرسیارەتی پەروەردەکردنی ئەوانم وەکو دایکێک زۆر بە جوانی وەرگرتووە سەرکەوتوو بێ ئینشەڵڵا تۆ بۆ ئەوان و ئەوانش بۆ تۆ بمێنن ئینشەڵڵا حەزەکەم بزانم ئەگەر چیرۆکی ژیانت هەمووی بنووسرێتەوە حەزەکەی بکرێت بە فیلم یان ڕۆمان چکە فیلم بۆ بینەرە ڕۆمان بۆ خوێنەرە وەڵاهی من سپاسی دەکەم کە ژیانی من بەو شێوەیە هەڵە سەنگێنی کەشایانی ئەوە بێ بکرێ بە فیلم یان بە ڕۆمان بە دڵنیاییەوە پێم خۆشە وەکو فیلم بێ لەبەرەوەی بیبینن چیم بەسەر واقعتاڵەکەی کە بەسەر من هاتووە بیبینن من پێم خۆش نییە بەڕاستی لە کەناڵی تەلەڤزیۆنەوە خۆم بکەم بە پاڵەوان و بڵێم ئەمە و ئەو ژیانە سەختم بەسەر بردووە بەڵام هەرچیم لێ بەسەر هاتی بە بڕیاری خۆم بووە بە قەناعەتی خۆم بووە لە پێناوی قەزیەکە بووە لە پێناوی گەورەی خاکە بووە لە بیناوی پیرۆزی ڕێبازیەکێتیا بووە هیچ کاتێ لی پەشیمان نیم هیچ کاتێک نەموتۆ خۆزگە ئەم کارم نەکردایە ئەمەم بکردایە بە پێچەوانەوە ئەمڕۆ کە لە دوای بەرنمەکەی تۆ ئەڕۆم زیاتر لە جاران سیاست ئەەکەم و زیاتر بەردەوامە پێم خۆشە لە کۆتاییە کاتەکەمان بەرەو کۆتا ئاچێت زۆر خۆشحاڵ بووین لەگەڵت بەڕاستی گفتوگۆیی کراوە کە هیچ نەبێت توانیمان کەمێک یعنی گوزەرێک بکەین بە نێو ژیانت بە نێو تێکۆشانەکانت ئەو سەختیانی کە ڕوبەڕوود بوونەتەوە حەزەکەم بە گشتی وەکو ژنێکی سەرکەوت و سەبارەت با پرۆگرامەکە پێشنیارت لە هەمان کاتا کۆتا پەیامت بۆ ئەو ژنانێکەوە ئامانجێکیانەیە لە تەمەنێکی لاون سەرەتایانە یاخود هەڕەتی لاوێتیانە ئەیانەوێ کارێک یاخود ئامانجێکیان بەدەستەوەیە و چۆن بن بۆ ئەوی کە بەرە ڕووی ئامانجەکەیان هەوڵ بدەن و بتوانن سەرکەوتوو بنتیایە وەڵام من پێشە شتێک دەستخۆشیتان یەکەم لە تەلەڤزیۆن لە ڕاگەاندنی یەکێتیە بەداخەوە مەسلەی ژن زۆر لاوەکیە نایبینم لە ڕاگەاندنەمە ڕەخنەیە کە بەڕاستی من ئاراستی ڕاگەاندنی یەکێتیەکەم چکە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی سۆسیال دیموکراتە پێویستی بەوەیە هەمیشە پرسی ژن لە کەناڵەکانیا و لە ڕاگەاندەکانە ڕنگ باتەوە کە تەلەڤزیۆنی کەرکووک ئەم هەنگاوەی ناوە ئەمە مای دڵخۆشی وە هەروەها دەستخۆشیە لە ئێوە زۆر گرنگە بەلامەوە کە ئەو ژنانەی کە دێنە ئێرە تەنها ژنی سیاسی نەبن ئەو ژنانە بن هەروەکو وتم لە پشتی پەردەداخراوەکانەوە بەڵام پێشڕەون بەبێ ئەوەی خەڵکێک بیان بینێ خەڵکێک بیان ناسێ ڕێز لەو ماندووبوونەی بگرێیان ئەو پیشەیی ڕنگ بێ ژنێک کە بێ ئێستا لە ماڵەوە سەیری من و تۆ بکە لە تەلەڤزیۆنە بەڵام دەست ڕەنگینترین پیشەوەر بێت ئەوانە زۆر گرنگن کە بێنە سەر تەلەڤزیۆن چونکە تەلەڤزیۆنی گەلی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی خەڵکە حیزبی جەماوەرە هینی هەموو توێژەکانە بۆیە هیوادارم هەموو ئەو ژنانە کە بەهرەمەندن بدۆزرێنەوە و من پێم باشە بەمە وەکو پێشنیارێک بۆ ئێوە چاوکراوەتان هەبێ لە شارەکانی ترا بۆ دۆزینەوەی ئەو ژنانەی تر کە لە شارەکانی کەیە هەن هەتاکو ئێوە بتوانن میوانداریان بکەن. ماشەڵڵا زۆری جوان دەرکەوتی بۆ زۆر سپاسەکە من پێشنیارێکی کەشم هەیە هیوادارم هەموو بەرنامەکان
بە جلی کوردیکی ئاڵ وڵای جوانەوە بێت چکە هەر وەکوتم ژنی سیاسی شەرت نییە کۆپی پیاو بێ لە جلو بەرگا جوانترین جلی کوردیە بۆ ئەوەی ئەم بەرنمەیە ببێ بە کەناڵێکیش بۆ زیندووکردنەوەی کللتوری جلوبەرگی کوردی کە زۆر گرنگە ئەمە ئەرکی ڕاگەیاندنە کللتورەکە بەپارێزێ. سپاس بۆ تۆ. زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی دووبارە گفتوگۆیەکی زۆر جوان بوو ئومێ دەکەین توانی بێتمان کە حەقمان بە تواناکانی تۆدا بێ و کەمێکمان بەبینەران ئاشنا کرد بێت. ئێمە قڵغانێکی ڕێزلێمنانمان لە پای بەشداربوونت لە بەرنامەکە ئەزیێتت کێشان ماندوو بوویت پێم خۆشە و قڵغانت پێشکەشکەم. ئەمە قڵغانێکی ڕێزلێنانە لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە. زۆر سپاس. کەناڵی کەرکووک بەڕاستی تەلەڤیزیۆنی کەرکووکی هەفتانەوەی بیرخستمەوە. هیوادارم هەر لە گەشەکردنا بێ. سپاس بۆ تۆش سەرکەوتوو بیت. دیارێکی زۆر جوانە. هەر بژیت. خات و دڵپاک ئەمە تێنووسێکە تایبەت بە پرۆگرامەکەم هەر میوانێک کە دێ پێم خۆشە لە کۆتایە پێشنیاری خۆی یادەوەریەک بمێنێتەوە. پێم خۆشە. ئەمیش بیرۆکەیەکی جوانە کە ڕاو سەرنجەکان لێرە بە نووسراوی هەبێت. دەستەکانتان خۆش بێت. هەر بژێت. دەستی تۆش خۆش. زۆر باشە. دەست خۆش بە دووبارە. سپاس دەکەم. سەرکەوتوو بن ئینشاڵڵا. ئەوش سەرکەوتوو بن. دەست خۆش بێت. بەڵێ خۆشەویستانم لێردا هاتینە کۆتایی پرۆگرام ئومێد دەکەین کە بەم ماوەیە هەرچەنە ماوەیەکی کەم بەس نییە بۆ دەرخستنی توانای ئەو ژنانی کە هەمیشە ئەزمونێکی باشیان هەبووە هەمیشە تێکۆشانێکی باشیان هەبووە لە ئەو یادەوەرە سەختانە یاخود ئەو خەباتە سەختانی کە ڕوبەڕووینەتەوەکەمان بۆتەوە بۆیە ئەم خانمەش هەروەکو خۆتان لە گفتوگۆکانە بڵین ئاشنای تواناکانی بوون ئەزمونونەکانی ئەو هەموو ناڕەحەتیانی کە بەسەری هاتۆ ئومێد دەکەین توانی بێتمان لە ڕگەم پرۆگرامەوە حەقمان بە تواناکانی ئەم خانمەدا بێت تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی ژنێکی تێکۆشەری دیکە خواتان لەگەڵ.